ئەم کاتە هەموو کاتێکتان باش خۆشەویستان ڕۆزا شێخانیم لە ئەڵلقەیەکی نوێی زنجیرە پۆدکاستی ژینگەی سبەی لەگەڵتانم بە میوانداری زۆر بەڕێز خالید سلێمان توێژەر و ڕۆژنامەنووس لە بواری ژینگە بێگومان ئەمڕۆ ئاخر ئەڵلقەشمانە بێ لەگەڵ تۆ کاک خالید لە ئەڵلقەکانی پێشووتر و لە بەدرێژایی زنجیرە پۆدکاستەکە زۆر بابەتی گرنگی ژینگەیمان باس کرد و ڕوژاندمان لەوانە میدیا و ڕۆماڵی پرسی ژینگە پرسی ژینگە لە کار و کارنامەی لایەن و کاندیدە سیاسیەکان بۆ پەرلەمانی کوردستان ئابووری سەوز هۆشیاری گشتی و دروستکردنی کللتوری ژینگە پارێزی کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەسەر هەرێمی کوردستان ئەمڕۆ بە درێژی باسی فاکتەرە ناوخۆیەکان و کاریگەریان لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دەکەین ئومێدەوارم بینەران و بیسەرانمان توانی بێتیان زانیاری تەواویان دەستکەوێت و فەرهەنگی ژینگەی خۆیان دەوڵەمەندتر بکەن لە ڕێگای ئەم زنجیرە پۆدکاستی بەیەکەوە کردمان حەز ئەەکەم وەکو دو ئەڵقا کە لەم زنجیرە پۆدکاستە لەگەڵمانی پامێک شتێکت بۆ بینەرەکان هەبێ کە تا ئەم ماوەی شش ئەڵلقەیە بە دیارمانەوە دانیشتون و گوێیان گرتوین. دەست خۆش زۆر سپاس بۆ بیرخستنەوەی هەموو تەوەرەکان بەڕاستی منیش هەر هیوام ئەوەیە کە ئەو کەسانی ئەم پۆدکاستە ئەبینن و هەروەها گوێی لێ ئەگرن بتوانن شتێکیان دەستکەوت بێت زانیاریەکی نوێیان دەستکەوت بێت لەسەر گۆڕانکاری کەشوهەوا لەسەر تێکچوونی سیستەمی ژینگەیی لەسەر ڕۆڵی ئێمە لە پاراستنی سیستەمی ژینگەیە لە پاراستنی سەرچاوە سروشتیەکانە لە پاراستنی هەمەجۆریە و هەروەها فەرهەنگی تازەش فەرهەنگی نوێش چ بێتە ناو ژیانیانەوە بۆ نمونە ئێمە باسمان کرد یا زۆر کاتیگۆری هەیە زۆر دەستەواژە هەیە دەستەواژەی جیاجیا هەیە دەربارەی گۆڕانکاری کەشوهەوا گەرمبوونی زەوی تێکچوونی سیستەمی ژینگەی تێکچوونی خاک ئەمانە هەموو لە ناو زمانەکانی دنیاە جێگەیان بووتەوە هیوادارم زمانی کوردیش بوێتە لە یەکێک لەو زمانانە کە ئەمانە جێگەی ئەمانە بکاتەوە و هەروەها سنتەرەکانی لێکۆڵینەوە و توێژینەوە و هەروەها زانکۆکانیش بەشداری بکەن لە دەوڵەمەندکردنی زمانی کوردی و هەروەها لە دەوڵەمەندکردنی هۆشیاری گشتی تاکی کورد لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە گۆڕانکاری کەشوهەوا و هەروەها ئاکارەکانی لەسەر ئابووری و گشت و کاڵ و تەندروستی و کللتوری ئێمە. کاک خالید دیارترین فاکتەری ناوخۆیی چییە لەسەر سیستەمی ژینگە لە هەرێمی کوردستان؟ ئێمە ئەگەر باسی تەنها سیستەمی ژینگەی خۆمان بکەین هەرێمی کوردستان بکەین ئەمڕۆ دقیقی باسی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم وزە یەکەمین فاکتەرە کە کاریگەری ئەبێت چونکە وزە پەیوەستە بە هەموو بوارەکانی ژیانمانەوە بە بیناکردن و هەروەها بە کشت و کاڵ و بە بەرهەمێنانی خۆراک و بە کارەبای ماڵان و بە کارەبای کارگە و بە کارەبای دام و دەستگاکانی حکوومەت و هەروەها کۆمپانیا تایبەتەکانەوە ئێمە ڕێژەیەکی زۆر وزەمان پێویستە. ئەم وزەیەش لەکوێوە دێ وزەی کارەبای لەکوێوە دێ یان ئەوەیە لە سەرچاوە سروشتەکانەوە لە سەرچاوی ئاوەوە دێت کە ئێمە کاربای پێ دروستەکەین یان ئەوەیە زۆر خەڵکەیە ئێستا پەنایان بردۆتە بەر وزەی هەتاو و هەروەها ئێمە لە بیرمان نەچێ ژمارەیەکی زۆر مۆلیدە بەکارێنین لە شارەکانە کە ئەمانە کاریگەریەکی ڕاستە خۆیان هەیە لەسەر ئەو هاوایەی کە هەڵێمژین لەسەر ئەو سەرچاوانەی کەوا بەشێکن لە ژیانی ئێمە ئەمە بەڵێ ئەمە بە پلەی یەکەم وزە ئێمە دێنەوە سەر هەروەها نەوت ئەمە فاکتەرێکی ترە پیشەسازی نەوت لە کوردستانە چونکە گواستنەوەی نەوت و بەرهەمێنانی نەوت و پاڵاوگەی نەوت و لێدانی چاڵی نەوت چاڵە نەوتەکان ئەمانە کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر ژینگەی کوردستان. ئەگەڕێنەوە سەر فاکتەرێکی تر کە ئەویش ئاوە ئێمە ئاو سەرچاوەیەکی بنەڕەتی ژیانی ئێمەیە ئەگەر هەر ماڵێک لە ڕۆژێکە 1 ساعت ئاوی نەبێت ئەوە گرفتێکی زۆر گەورە دروستە بێ اینجا ئێمە بین ئەم نمونەیە گەورە بکەینەوە لە ماڵێکەوە بیگوازنەوە بۆ وڵاتێک کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێمە سەرچاوەکانی ئاومان کەم بێتەوە ئەکەوینە ناو گرفتێکی گەورەوە ئەمە سێەم. چوارەم هەروەها مەسلەی سروشتی ئێمە دارستانەکانی ئێمە لە ناو دارستان و سروشتی ئێمەشە مەسلەی هەمەجۆری ئەمانش بەشێکن لە بوونی ئێمە بەشێکن لە بەردەوامی ئێمە بەشێکن لە سەرچاوی ئێمە کە دیسانەوە ئەمەش ڕاوی نایاسایی و هەروەها دەستبردن بۆ سروشت بۆ بڕینەوەی دار
بۆ فراوانکردنی شار لەسەر حسابی سروشتی ئێمە و هەروەها لە ناوبردنی باڵندە و هەموو جۆرەکانی تریگیانەوەرانی کێوی لە ناو ژیانی ئێمە دیسانەوە ئەمەش دەستبردن بۆ ئەمانە فاکتەرێکی گەورەیە. شتی تر زۆر هەن بەڵام من شتە جەهۆرەکانە ئەڵێن لە کۆتاییە بۆ بورە بەسەمەوە ئەوە بیر بخەمەوە کە دیسانەوە مەسلەی خاک دەستبردن بۆ خاک، کێڵانی خاک، بەکارهێنانی خاک بۆ بەرهەمێنانی خۆراک دیسانەوە ئەمەش فاکتەرێکی گەورەیە کە دەرەنجامی ئەگەر بێت و بە شێوەیەکی دوورمەودا و بە شێوەیەکی عەقڵانی بەکارهێنین کاریگەری خراپێ بێ بۆ سەر سیستەمی ژینگەی ئێمە. پێم وایە دەبێت ئێمە هیچ شتێک بەکەم نەگرین و بەکەم نەزانین. بۆ نمونە شکاندنەوەی دارێک لەگەڵ بڕینەوەی دارستانێکە فەرقێکی وا ناکات چونکە تۆ لە ئاستی خۆتە دەسەڵاتە بەسەر درەختێک هەبووە ئەوەت کردووە ئەشێ ڕۆژێک دەسەڵاتە بەسەر دارستانێکی گەورە هەبێ دارستانێک لەناو ببەی یاخود بە فیڕۆنایانی کەمترین ئاو لە ژیانی خۆتە کە دەشێت ئەم دەستگرتن بە پەرداخێک ئاوا فێرت بکە کە چۆن دەست بگری بە تەواوی ئاوە سروشتەکانی ناوچەکەت. ڕۆزەخان ئەمە شتێکی بیر بخەمەوە لێ تۆش پرسیارێکی ئەوە نیە پرسیارێکی زۆر جەوهەریە ئەمە شتێکی بێرخەمەوە. ئێمە لە ماوەی 12,000 ساڵی پێشوە لە چاخێکا بووین چاخێکی جیۆلۆجی کە ناوی هۆڵەسین بوو. ئێمە ساڵی ڕابردوو مانگی حوتی 2003 ئێمە چاخێکی جیۆلۆجیمان بەچێهێشت کە ناوی هۆڵۆسین بوو کەوتین ناو چاخێکی ترەوە کە ناوی ئەنترۆپۆسینە. ئەم ئەنترۆپۆسینە یانی چی؟ یعنی چاخێکە پەنجەمۆر جێدەستی ئینسانی پێوە دیارە لەسەر سروشت لەسەر زەوی. بۆیە ئەمە پێمان ئەڵێ هەموو بوارەکانی زانست زانستی کەشوهەوا، زانستی فیزیا، زانستی کیمیا، تەنانەت زانستی جیۆلۆجی بەشداری ئەکەن لە دروستکردنی کللتوری گشتی کۆمەلگایە بەرامبەر بە ژینگە و هەروەها یاسا و هەروەها پەروەردە و هەروەها میدیا. ئەمانە ئەبێ ڕۆڵێکی تەواو ببینین لە دروستکردنی کللتورێکی ڕۆژانەیە ئێمە چۆن دەست بە هەموو شتێکەوە بگرین، تەنانەت دەست بە کاغەزەوە بگرین، دەست بە کارهێنانی وزەوە بگرین، دەست بە ئاوەوە بگرین، دەست بە هەموو شتێکەوە بگرین. بۆ چونکە ئەو شتێک جاران هەر شتێک ڕۆیشت هاتە جێگەکەی بۆ سەرچاوەکان زیاتر بوون. ئێستا سەرچاوەکان لە کەمبوونەوەیان هەر شتێک ئەڕوا نایێتەوە جێگەکەی. ئێمە زۆر شتمان هەیە یعنی توانم ئاماژە بە شتێکی تریش بم نەک تەنها ئەوانەی کە باسمان کردن ئەو فاکتەرانەی کە پرسیاری لێکردن و کە باسمان کردن فاکتەرێکی تری گرنگەیە. ئەوش ئەمڕۆ فاکتەری تەکنۆلۆژیە. ئەمڕۆ هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر فراوان تەکنۆلۆژیا بەکاردێنن بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل، بەکارهێنانی لاپتۆپ، بەکارهێنانی هەموو ئامێرە کارەبایەکان، ئامێرەکانی پەیوەندی. ئەمانە تەنانەت ئەبێ ئێستا بیر لەوە بکرێتەوە چۆن لە کوردستانە سنتەرێک هەبێ بۆ ڕیسایکلینگکردنەوە و بۆ بەکارهێنانەوەی ئەم شتانە بۆ چونکە ئەگەر ئەمە نەبێت فرێدن ناو سروشتەوە دیسان ئەمەش ئەبێتە فاکتەرێکی خراپکردنی سیستەمی ژینگەی ئێمە. بێگومان وایە ئەمە لە باسی و فاکتەرانەی کە باسی دەکەی ئەگەر دانە بچین باسییان فاکتەرانە بکەین بە دەقیقی بۆ نمونە خاک. ئەو گۆڕانکاریانەی بەسەر خاکی هەرێمی کوردستانە هاتووە مەترسیەکانی چین؟ مەترسیەکانی لە دەستدانی دەوڵەمەنی خاکە. وەک ئاگامان لێ ئەمڕۆ بەهۆی کەمبارانیەوە بەهۆی زۆربوونی ڕێژەی دانیشتوانەوە و هەروەها بەهۆی فراوانبوونی ڕوبەری شارەکانەوە ئێمە یەکەم شت کە لە دەستمانداوە ڕوبەرێکی زۆری خاکمان لە دەست داوە چونکە ڕوبەری شارەکان فراوان بوون. ئەم فراوانبوونە لەسەر حسابی چی بووە؟ لەسەر حسابی خاکی کشتتوکاڵی بووە، لەسەر حسابی سیستەمی تەندروستی بووە ببرە لەسەر حسابی زەوی کشتتوکاڵی بووە. تەسەوری ئەوە بکەین کە لەسەر حسابی ڕوبەری ئاویش بووە بەو حاڵەتانەی کە شاری نوێ دروستکرابێ لەسەر خەتی ئاو. ئێمە خۆی لە بنەڕەتا کە باسی ئەوەکەین شار فراوانە بێ لەسەر حسابی سیستەمی سروشتی و هەروەها لەسەر حسابی خاکی کشتتوکاڵی و هەروەها خاکی سروشتی لەسەر ڕوبەری کێویانە ئەوانەی لە دەرەوەی شارن. ئەمە سەرچاوی ئاوە لەوانەیە ئاوی سەرزەویمان نەبێ بەڵام ئاوێکی زۆری ژێرزەویمان هەیە. ئێستا لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستانە لە شارەکانە لە دەرەوەی شارەکانە ئەگەر 20 ساڵ پێش ئێستا بیرێک بە 20 متر گەشت بێتە ئاو ئێستا بە 40 متر و بە 100 متریش ناگاتە ئاو. کەواتە ئێمە دەستکاریەکی خراپی
سەرچاوە ئاویەکانمان کرد. بۆیە لێرەوە کارێکی زۆر گرنگە ئێمە چاومان لەمە بێ پیاچوونەوەی بکەین دووبارە بیر بکەینەوە لە بەکارهێنانی خاک لە فراوانکردنی ڕوبەری شار. ئەمە خاڵێکی تر ئەو ڕوبەرە خاکانەی کە ئەو ڕوبەرە خاکەی کەماوە کە بۆ کشت و کاڵ بەکاردێت لەبەر ئەوەی کەمە و لەبەر ئەوەی خەڵکیش ئەوێ بەرهەمی زیاد بکات ڕێژەیەکی زۆری پەینی کیمیاوی پێشووتریش باسمان کرد دیسانەوە تاکیدی لەسەرەکەمەوە ڕێژەیەکی زۆری پەینی کیمیاوی و نایترۆجینی دەستکرد بەکارهێنرێ. ئەمە ئەبێتە هۆی تێکدانی خاک، ئەبێتە هۆی ئەوەی کە خاکەکە بەرهەمی نەبێت بۆ لە ماوەی چەند ساڵێکە بێتە خاکێکی بێبەرهەم. ئەمەش دیسانەوە کاریگەریەکی خراپی هەیە. هەڵبەت ئێمە ئەوە لەبیر نەکەین مەسلەی بەکارهێنانی دیسانەوە مادە قڕکەرەکان لە ڕاوکردنە لە ڕاوکردنی ماسیە لە زۆر شوێنە بۆ خاک بۆ کوشتنی مێرووەکان زیندەوەرەکانی ناو خاک ئەمانە هەمووی تەنانەت لە زۆر شوێنە یعنی ئەمەوێ ئەوە بیرخەمەوە لە زۆر شوێنە بەپێی توێژینەوەی من بەبێی پرسیاری من لە خەڵکی لۆکاڵی شوێنە جێجەکانی کوردستان لە زۆر شوێنە هەنگ ڕەویان کردووە لەو شوێنە نەماون بۆ چونکە سەرچاوی خۆراکیان نەماوە یان ئەوەیە ماون بەڵام بەرهەمیان نییە لە شوێنێکی وەک هەورامانە کە شوێنێکی دەوڵەمەنە بە هەنگ و بە زۆر سەرچاوی سروشتی تر ئێستا بەشێکی زۆری هەنگ لەوێ تەنانەت بەرهەمیان کەم بۆتەوە. بۆچی هەنگوینیان کەم بۆتەوە؟ بۆ چونکە ئەو خۆراکەی کە ئەی خۆن خۆراکێکی بەسوود نییە لە ڕووی مادە خۆراکیەکانەوە لە ڕووی کانزا خۆراکەکانەوە کە ئەوان پێویستیان پێێتی. بۆیە ئەمانە هەموو کاریگەری ڕاستە خۆیان هەیە بەڕاستی ئەبێ پلانێک هەبێ ئەبێ بیرکردنەوە هەبێت دووبارە بیرکردنەوە هەبێت ئێمە چۆن ئەم سیستەمە سروشتیە بگەڕینەوە سەر ئاستی خۆی. کاک خالید ئێمە باسی زیندەوەرەکانی ناو خاکمان کرد کە دەبنە هۆیشی تەڵکردنەوەی خاک و کە کاریگەریان لەسەر کشت و کاڵ هەیە. ئەم زیندەوەرانە لە هەمان کاتە ئەرکێکی تریان هەیە کەلاکی ئاژەڵی مردارەوە بوو لەسەر زەویەکە شی دەکەنەوە بەڵام بەنەمانی ئەمانە ئەم کەلاک و جەستانە ئەمێننەوە لەسەر خاک. کاریگەری خراپی مانەوەی ئەم کەلاکانە چییە بۆ ئیکۆسیستم؟ لە هەموو کاتێکە هەر بابەتێکی ئۆرگانی ئەگەر بێت و سەوزە بێ میوە بێ دانەوێڵە بێ پاقلەمەنی بێ یان گۆشت بێ یان ئێسقان بێ ئەمانە بەشێکن بەشی ئەمانە ئۆرگانیکین لە ناو خاکە ئەبنە بەشێک لە خاک. بەڵام گرنگەکەی لە چیایە؟ بوونی زیندەوەرەکان وردیلەکانی ناو خاک ڕۆڵێکی ئێجگار سەرەکیان هەیە لە گۆڕینی ئەم جسمانەوە ئەمانەوە بۆ مادەی خۆراکی لە دەوڵەمەندکردنی خاکە. خۆی ئەگەر ئەم شتێک هەیە لە ناو سروش لە ناو زانستی ژینگەیە لە ناو زانستی زیینەوەرزانیا پێڵێن زنجیرەی خۆراک. زنجیرەی خۆراک ئەگەر بێت و ئەم زنجیرەیە بریتێ لە کۆمەڵێک حەڵقە ئەگەر بێت و یەک حەڵقەی نەمێنێت ئەوە سیستەمەکە تێکەچێت. بۆ چونکە ئەگەر گیانەوەرێکی ڕۆکخۆر کە ڕووەکەخوا هەر ئەم گیانەوەرە خۆراکی گیانەوەرێکی گۆشخۆرە گیانەوەرە گۆشخۆرەکە خۆراکی گیانەوەرێکی ترە و هەروەها گیانەوەرەکەی تریش کە ئەمرێت دیسانەوە بێتە خۆراکی وردیلەکانی ناوخاک. ئەمە بازنەیە کە دووبارە بێتەوە. ئەم بازنەیە ئەگەر بێت و یەک حەڵقەی لەدەست چوو یەک زنجیری لەدەست چوو ئەوە کەواتە لێرە چیەکە بێ جۆرێک لە تەرازووی ئەم زنجیرەیە تێکەدات تەرازووی ئەم بازنەیە تێکەدات کە ئەمە خۆی بەشێکی زۆر بنەڕاتیە لە سیستەمی ژینگەی لەسەر گۆی زەوی. هەڵبەتە هەر ناوچەیەک سیستەمێکی ژینگەی خۆی هەیە و هەر ناوچەیەک سیستەمی زنجیرەیەکی خۆراکی خۆی هەیە. بۆی ئەبێ ئەمانە هەموو ورد بکرێنەوە بە شێوەیەکی زۆر سادە باز بکرێن بۆ نەوەکانی داهاتوو لە سیستەمی پەروەردەیە بۆ مناڵانی کوردستان واروا بەگشتی بۆ خەڵکی کوردستان. باسی گەورەبوونی شارەکانمان کرد لەسەر حسابی زەوی کشت و کاڵی. ئێمە ناتوانین ڕێگری لە گەورەبوونی شارەکان بکەین بێگومان بەڵام ئێمە ئێستا گەورەبوونی شارمان هەیە لەسەر شێوەی ستونی. بەڵام لێرە کێشەیەکی تریەتە ئاراوە کە دروستکردنی ئەم شارەستونیانەیە بە ڕووپۆش و بە ڕێژەیەکی زۆری بەکارهاتووی شوشە لە ڕووی بیناکان. ئەمەش لە دەستدانێکی زۆری وزەیە.
حەزەکەمەوەشمان بۆ ڕوونکەیتەوە کە چۆن دەکرێت پارێزگاری بکەین لە ڕێگەی بە فیڕۆنەدانی وزە شارەکانیش گەورە بن بەبێ ئەوەی زیانی لاوەکیان زۆر بێ. من ئەگەڕێنیتەوە بۆ سەر بابەتێک کە پێشتوریش دیسانەوە ئاماژەوان پێکرد بەڵام زۆر گرنگە دیسانەوە ئاماژەی پێ بکەین. ئەوش ئەوەیە چارەسەری پشتبەست و بە سروشت خۆی. ئێمە ئەو کەرستانەی ئەو کەرستانەی کە لە ناو خاکی کوردستانە هەن کەرستەیەکی لەبارن بۆ دروستکردنی خانوبەرە بۆ بەڵێ بۆ بیناسازی چونکە بەرگەی گەرما ئەگرن و بەرگەی سەرماش ئەگرن. بەڵام بەکارهێنانی ڕێژەیەکی زۆری شوشە لە دروستکردنی باڵەخانەیەکی گەورەیە هەڵبەتە زۆر ڕاستە پێویستی بە ڕێژەیەکی زۆری وزە هەیە بۆ فێنکبوونەوەی بۆ هەردووکی ئەمە لاینێکیان و گەرمیەکی زۆری ژەکاتە دەرەوە بە تایبەتی لە هاوینێکی درێژی شمانەوە مانگی ئۆکتۆبەرە هێشتا زۆر گەرمە هێشتا زۆربەی زۆری ماڵان ئامرازی فێنکرەوە بەکاردێنن. هەڵبەتە ئێمە ئەبێ باسی ئەمە بکەین کە ئەوش ئێمە تەمەنی زستان کورد بۆتەوە تەمەنی بەهار کورد بۆتەوە پەتەمەنی پاییز کورد بۆتەوە لەسەر حسابی ئەمانە تەمەنی هاوین درێژ بۆتەوە. هەرمێ لەم کۆنتێکستەش ئاماژە بۆ شتێکی زرکەم ئەوش ئەوەیە ئێمە شار فراوان بووە بەڵام بەڕاستی گرفتێکی گەورە ئێمە گرفتی دانیشتوانمان نییە لە هەرێمی کوردستانە. ئێمە گرفتی ئەوەمان نییە. ئێستا بۆ نمونە نرخی خانوبەرە هەرزان بووە نرخی کرێش هەرزان بووە ئەگەر بەراورد بە ساڵانێکی ڕابردوو بکەین. بەڵام ئەوەی کە دروست کراوە جۆرێکە ئەتوانم بڵێم جۆرێکە لە خۆشببختی جۆرێکە لە ڕفاهێت کە دروست کراوە زۆربەی زۆری ئەو شوێنانەی کەواکراونەتە خانوبەرە نەکراونەتە خانوبەرە یان شوێنێکی وەک سیتەک شوێنێکی وەک بناری سەفین شوێنێکی وەک مێرگەپان شوێنەکانی تر وەک قەرەداغ ئەم شوێنانە کەماڵیان لێ دروست کراوە و کە ڤیلا و باخ و ئەو شتانیان لێ دروست کراوە لەبەر ئەوە نییە کە خەڵک پێویستی بە خانوبەرەیە ینی خەڵک جێگەی نییە تیادانشێ. ئەمە جۆرێکە لە ڕفاهێت کە دروست بووە ئەمەش ئەبێ پێوەری خۆی هەبێت ئەبێ پێوەری ژینگەی هەبێت ئەبێ پێوەری ئابووری هەبێت ئەبێ پێوەری هەبێت لە هەموو شتێکە. ئەتوانین بڵین ئیستیغلالکردنی دووبارە ئیستیغلالکردنی زەوی کوشتتوکاڵی و ناوچەی لادێکانە بۆ ڕەفاهێتێکی شاریانە خۆی ڕێک ئەوە بڵێم ئەمەی کە دروست بووە بڵێ بەکارهێنانێکی زۆرە ملێی ئەتوانم بڵێم زۆرە ملێ چونکە لێرەیە لە بری کەلیمەی ئیستیغلال لە وشەی ئیستیغلال زۆرە ملێ بەکارێنم بۆ چونکە ئەم ناوچانە سروشتین ئەم ناوچانەیە داری سروشتیان تیا بوو گیانەوەری سروشتیان تیا بوو خاکێکی دەوڵەمەند بوو و هەروەها سەرچاوی ئاوی ژێرزەویش بوون. ئەمڕۆ ئەم ناوچانە هەموو لە دەست چوون کەواتە ئێمە ئەبێ سنوورێک بۆ ئەمەدا بنرێت. ئەمڕۆ زۆربوونی تەنانەت زۆربوون یان فراوانی شار ئەبێ لەسەر بنەمایەکی شاقوڵی بێت نەک لەسەر بنەمایەکی ئاسۆیی لە زۆر شوێنە خاکی لە شارێکی وەک هەولێرە چەندەها کیلۆمەتری خاکی کشتتوکاڵ لە دەست درراوە بۆ چونکە شار بە شێوەیەکی جگلەوەی بە شێوەیەکی شاقوڵی فراوانی بووە لەسەر شێوەیەکی ئاسۆیش ستونیش فراوان بووە. ئەم فراوان بوونە لەسەر دووشت کراوە. یەکەم لەسەر خاکی کشتتوکاڵی کە ئەمانە خاکی کشتتوکاڵی بوون دووەم لەسەر ئاوی ژێرزەوی. ئەگەر بەراوردێکی 20 ساڵی ڕابردوو 25 ساڵی ڕابردوو لەگەڵ ئێستاە بکەین ینی نیو چارەکە سەدەیەکە لەم چارەکە سەدەیە قوڵایی بیرێک لە 150 مترەوە گەیشتۆتە 700 متر. ئەمە کارەساتێکی ژینگەییمان دروست کرد بۆ چونکە ئەم شارە بەم شێوە بەردەوام بێ ئەیدا هاتووەکەی چۆنە بێ لە ڕووی ئاوەوە ئەم ئاوە هەر لە کەم بوونەوەیە بۆیە ئەبێ فراوانبوونی شار بیناسازی بە شێوەیەکی زۆر استراتیژی بکرێت بە شێوەیەک دوورمەودا بکرێت نەک بە شێوەیەکی هەڕەمەکی بەو شێوەی کە هەیە لە کوردستانە. و ئەو شێوەش کە باسمان کرد کە وزەیەکی زۆری دەوێت بۆ فێنکردنەوە گەرمکردنی خۆی گەمە لە داهاتوە کارەساتی گەرم بوونی بەردەوامی زەوی لەسەر حسابی ئەم دۆخانە دروست خۆی لەمەوە دروستە بێ بەڕاستی خۆی گەرم بوونی زەوی هەر لە کۆنی کۆنەوە لە مێژووی مرۆڤایەتیەوە لە دوای شۆڕشی پیشسازیەوە ئەمەیە بۆتە هۆی ئەوەی ڕێژەیەکی زۆری دووەم ئۆکسیدی کاربۆن و گازی میسان و گازەکانی تر چڕ بنەوە لە بەرگە هەوایە و گەرمی لەسەر زەوی بمێنێتەوە و ببێتە هۆی گۆڕانکاری بڵێ زەوی ناتوانێت هەناسە بە زەوی ناتوانێت هەناسە بە کە نەیتوانی هەناسە بە
ئەو کاتە ئێمە زۆر بۆی هەموو کەس لێمان تێبگات کە باسی ئەوەکەین تۆ ئێستا ئۆتۆمبیلێک لەبەر هەتاوە ڕاکرە پەنجەرەی جامەکانی تەواو داخە دوای بچۆ ژوورەوە سەرکەی گەرم بۆتەوە بەڵام کەمێک بهێڵەرەوە لە جامەکە بە تەواوەتی دامەخە هەناسەدانێک هەیە زۆر گەرم نابێ ئێستا زەوی ڕێک ئاوای بەسەر هات جامەکانی داخراوە بە تەواوی بەڵێ جامەکانی داخراوە ئەوانەی کە جامی زەویان داخستووە چین گازە گەرمکەرەوەکانن ئەم گازە گەرمکەرەوانە لەکوێوە هاتوون خۆی ڕاستە بە شێوەیەکی سروشتی هەن لە بەرگەهوایە بەڵام چڕبوونەتەوە ئەم چڕبوونەوەیە لە جامی پیشەسازی و زیادەڕۆیی مرۆڤ لە وزە و لە خۆراک و لە کشت و کاڵ و لە بیناسازی و لە هەموو شتێکە ڕوویداوە. کاک خالید ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە دواتر حەزەکەم پێم بڵێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ گەرمبوون واتە گەرماکە خۆی هۆکار بێ بۆ کەوتنەوەی ئاگرەکە لە کاتێکا پرسیارەکەم بەم جۆرێ بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوەەوە ئێمە زیانی زۆر ئەبینین بۆ نمونە لە 14 ئۆکتۆبر ئاگرێک کەوتەوە لە کۆگایەکی سلێمانی خۆشبەختانە زیانی گیانی نەبوو ڕاستەوخۆ زیانی گیانی نەبوو بەڵام زیانی ئابوورەکەی بە نزیکی 3 ملیۆن دلار خەمڵێنرا زیانێکی ئابووری ئەوەندە گەورە بێ زیانە ژینگەیەکەی بە چەند دەخەمڵێنی نەک لە ڕووی مادیەوە لە ڕووی ژینگەییەوە چەندێک زیانی بە ژینگە گەیاندووە ئەم ئاگرانە دەبنە هۆکاری مردنی ناڕاستەوخۆ ئێمە ڕەنگە لێرەیە کەسێک ڕاستەخۆ لەناو ئاگرەکە خۆشبەختانە هیچی بەسەر نهات بێ بەڵام کاریگەرەکانی لەسەر ژینگە دەبێتە هۆی تەنگە نەفەسی و ڕووداوەکانی جۆرەکانی تری نەخۆشی مردنی ناڕاستەوخۆ بێ بەڵێ ئەو ڕێژە زۆرەی ئەو دووکەڵە زۆرەی کە لە ئاگرێکی وا ئەکەوێتەوە لە ناو شارە هەڵبەتە کاریگەری لەسەر شارەکە ئەبێ و کاریگەری لەسەر دەوروبەریشە بێ چونکە دووکەڵەکە لە شوێنێکان نامێنێتەوە ئەو گازانەی کە لە دەرەنجامی ئاگرەکەەوە دروسە بنوە ئەچنە ناو هەڵبەت ئێمە بێ حسابی ئەوە بکەین ئایا ئەو کەرستانەی کە سوتاون چین ئەبێ ئەو بزانین ئایا چین ئەمانە بڵێ زیانێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆشیان هەیە لەسەر تەندروستی لەسەر کوالیتی هەوا و نەک تەنها لە شارێکیشە بەڵکو بەگشتی لە ناوچەکەیە چونکە بەهۆی تەوژمی هەواوە ئەو گازانە و ئەو دووکەڵە ئەگوازرێنەوە لە شارێکی وەک سلێمانیەوە یان هەولێرەوە بۆ زۆر شوێنی تر هەموو ناوچەکە تەنانەت سنووریش ئەبڕن ئەچن بۆ شوێنی تریش ئەمە خاڵی دووەم ئێمە بڵێ وەک باست کرد ئاگرێکی هاوینان ئاگرێکی زۆر لە ناو دارستانەکانمان لە ناو پوش و پەلاش و لە سروشتی کورسانە ئەکەوێتەوە ئەمانە هەڵبەتە دوو فاکتەر هەن فاکتەرێکیان فاکتەرێکی مرۆییە کە خەڵک ئەچن ناو سروشت دەستیان هەیە لە کەوتنەوەی ئاگرەکانە ئەمە لایەکەوە لە لایەکی ترەوە وشکبوونی زەوی وشکبوونی خاک بە تایبەتی بنەوەی دارەکان ئەو پوش و پەلاشەی کە لە بنی دارستانەکانان بەڵێ ئەمانش بۆیان هەیە شتێک هەیە لە زانستی ژینگەیە پێڵێن لانەی ئاگر لانەی ئاگر دروستە بێ بەهۆی گەرماوە هەندێک ڕۆک هەند کە وشکە بنەوە ئامادەی سووتاندنیە زیاتر لەوەی لە ڕۆکەکانی تر بۆیە ئەمە کە هەتا بەردەوامی لێ ئەیە لەمە لە کاتی خۆر هەڵاتنەوە تا خۆر ئاوابوون کە هەتاوێکی زۆری لێەیە شتێک دروستە بێت پێڵێن لانەی ئاگر ئەم لانەی ئاگرە بۆی هەیە لە هەموو کاتێکە بێتە هۆی کەوتنەوەی ئاگر هەڵبەتە وەک باسمان کرد فاکتەری تریشان فاکتەری مرۆیی هەیە زۆر جار فاکتەری داگیرکاریش هەیە ئەوەی وڵاتانی کوردستان سنوورەکانی کوردستان بە تایبەتی زۆر جار لەلایەن سوپای تورکیاوە بۆ زۆر جار ئاگر کەوتوتەوە لە لەو شوێنانەی کە داگیری کردوون ئەمە دەستی مرۆیی بۆ دەستی مرۆیتایە خۆمان دەستی داگیرکاریتایە و هەروەها فاکتەری سروشتیشمان لەبیر ناچێت ناتوانین چاوپۆشی لە کاریگەری خراپی زۆر خراپی ئاکتەکانی مرۆڤ بکەین لەسەر ژینگە کاریگەرێکی زۆر خراپمان جێشتۆ بەسەر ژینگەوە ئێستا لە ناوچەی تانجەڕۆ من خۆم فیلمێکم بەرهەم هێنا سەردانی و ناوچەیەم کرد بۆ بە دوواداچوونی دۆخەکە کۆمەڵێک کۆمپانیای ڕیسایکلین و کۆمەڵێکی تر ئاسن توانەوە ئەمانە لە ناوچەکە هەن دووکەڵێک دەرئێن بە تایبەت لە شەوە لە کارگەکانە خرەنە ئیش تەمێکی تەواو بەسەر ئەو ناوچانی نزیکی با بڵێن کۆمپانیاکان ئەنیشت ئەم تەمە بۆتە هۆکاری نەمانی ڕووەک
لەبەرەوەی ڕۆکەکان وەکو خۆت لە چەندین توێژینەوەی تر ئاماژە و پێیاوە کاتێک گەردیلی خۆڵ ئەچێتە ناو خانەکانیانەوە ڕێگری لە کردداری ڕۆژنەپێکاتنیانەکە و ناهێڵە زیاد بکەن. جگەلەوەی کە زیاد ناکەن ئەو درەختانش کە تەمەنێکی باشیان هەیە کە ئیتر هەندێک درەخت لە تەمەنێکە خۆیان ژیانن پێویستیان بە ئاویش نامێنێتەوە تەنانەت، بەڵام هەواکە و خاکەکە و ئاوەکە بە جۆرێک پیس بووە نە درەختە گەورە بە تەمەنەکانیش توانای ژیانیان ماوە بە تاوشک بوونەتەوە، نە ئاژەڵ ئەتوانێت لە ڕوەک و ئاوی ئەو ناوچەیە بخواتەوە، نە ئاوەکە بە کەڵکی خواردنەوە و بەکارهێنان و ئاژەڵداریش نایەت، چونکە ئاژەڵی ناوچەکە لە ئاوەکان خواردوەوە خۆی بەڕاستی مەسلەی ئاوەڕۆی شارەکان بەگشتی لە کوردستانە مەسلەی ئاوەڕۆی شارەکان یەکێکە لە گرفتە گەورەکان لە ڕۆی ژینگەیەوە. با بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئەمڕۆ یەکێک لە میکانیزمە هەرە بەهێزەکانی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا ئەمە یەک و هەروەها تێکچوونی سیستەمی ژینگەی بوونی ژێرخانێکی پتەوە بۆ شارەکان، چونکە شارەکان ڕۆژانە ڕێژەیەکی زۆری خۆراک، ڕێژەیەکی زۆری شتومەکی بەکارهاتوو، ڕێژەیەکی زۆری ئاوی بەکارهاتوو لە شارەکانەوە ئەچێتە دەرەوە بۆ ناو سروشت، کەواتە ئەبێمە چارەسەر بکرێنەوە. هەڵبەتە تۆ باسی تانجەڕۆت کرد، تانجەڕۆ یەکێکە لەو نمونانە لەو زۆنانە بەڵێ ڕێژەیەکی زۆری ئاوی شار بەبێ چارەسەرکردن ئەچێتە تانجەڕۆوە لەوێوە ئەڕژێتە ناو دەریاچەی دەربەنی خانەوە. هەڵبەتە ئەوەشی بۆ زیاد کە کارگەیەکی زۆر لە ناوچەکە هەیە دیسانەوە پاشماوەی ئەو کارگانە ئەچنە ناو ئەم چەمەوە لەوێوە ئەڕژێنە ناو دەریاچەی دەربەنی خانەوە. بە خۆشحاڵیەوە ئێستا کارگەی ئیکۆسیم هەیە هەندێک پاشماوەی شار چارە سەر ئەکات، بەڵام ئەمە تەنها پاشماوەی شار لە ڕووی پلاستیک و مادە ئۆرگانیەکان ئەو مادانی کە گەرمیە بەخشن، بەڵام چارەسەری ئاوەکە ناکات چونکەوە ئەوە پرۆژەیەکی ترە. بۆیە بەڕاستی ئەمڕۆ دەستبردن بۆ ئەم پرسە پێم وایە یەکێکە لە هەنگاوە هەرە سەرێکەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی تێکچوونی سیستەمی ژینگەی لەم ناوچەیەوە بۆ پاراستنی ناوچەکە، بۆ پاراستنی خاک، بۆ پاراستنی هەمەجۆری، بۆ پاراستنی ئاو و هەوای نەک تەنها شارێکی گەورە بەڵکو ناوچەیەکی فراوان. لە کۆتاییە کاریگەری ئەمە تەنها لەسەر خەڵکی سلێمانی نابێت، کاریگەری ئەمە لەسەر هەموو بە درێژایی ئەو ڕووبارە ئەو چەمە درێژە بێتەوە کە ئەچێتە ناو دەریاچەی دەربەنی خانەوە لەوێشەوە ئەمە ڕووبارێک هەیە ڕووباری سیروان کە هەموو ناوچەی گەرمیان و تەنانەت پارێزگای دیالە کە پشتیان بەم ئاوە بەستووە ئەکەونە ژێر مەترسی تەندروستیەوە، بۆیە ئەبێ ئەمە چارەسەر بکرێت، نابێ وا بمێنێتەوە، نابێ ئێمە لە میانەی ئەم قسانەیە کە کردە پۆینتێکی هۆشیاری گرنگە دووروژاند. ئێمە ئەم ئاوڕۆی ئێمە ئەچێتە ناو ئەو ئاوانەی کە جارێکی تر بۆ خواردنەوە بەکارەهێنرێن. ئێمە مادەیەکی زۆری پاکشگەرەوە خینە ناو ئاوەکانمانەوە کە زۆر بە قورسی ئەپاڵێورێن، تەنانەت لە پاڵاوتنە ناتوانن سیستمەکەمان ئەوە بەهێزنی ئەم مادانە بپاڵێوێت. جگەل لەوەی کە زۆر زیانی ڕاستەخۆی بۆ تەندروستی هەیە، خانمان زۆر تووشی تەندروستی ئەبن بەهۆی بەکارهێنانی مادە پاکشگەرەوەکان. کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی خۆیان هەیە و کاریگەریەکی ناڕاستە و خۆشی دیسانەوە بۆ هەمووان هەیە کە ئەگەڕێتەوە. بۆیە پێشنیارێکی باشە کە پێشنیار بکەین تکا بکەین کە ئەبێ ئەم ئاوە چارەسەر بکرێت، ئەبێ ئەم ئاوە دەستی بۆ ببرێت، کەم بەکارهێنانی مادە پاکشگەرەوەکان. ئێمە لە بیرمان نەچێ، ئێمە زۆر جار وەک وتت ئەوەش دیسانەوە خاڵکی گرنگە، ئێمە لە هەموو جوڵەیەکی خۆمانە لە هەموو کارێکی خۆمانە دەست بۆ ئەم مادە کیمیاوانە ئەبین بەبێ ئەوەی بیر بکەینەوە ئەچێتە کوێوە ئەم مادانەوە نییە تەنها لە ماڵەکەی من بچێتە دەرەوە تەواو ماڵەکەی من پاک بێ ئیتر تەواو هەموو شتێک تەواو بوو نەخێر، ئەم مادانە ئەچنە دەرەوەی شار ئەڕژن ناو ئاوەوە ئەچێتە هەوای ماڵەکەشتەوە. تۆ ئەگەر تەنها بیر لە خۆشەکەیتەوە گەر زۆر ئەنانیانەش بیرکەیتەوە لە هەوای ماڵەکەتە تۆ بەردەوام هەڵی ئەمژی تەسیرات لەسەر سیەکان و سیستمی هەناسەتدان. بەڵێ لە کۆتاییە بیرکردنەوەی ژینگەی بیرکردنەوەیکی هەمەلایەنەیە، بێگومان بێ هەمەلایەنەیە پێویستە بە هەموو جوڵەیەکی ئێمەوە بەکارهێنانی داودەرمانەوە، بەکارهێنانی بە شتنی جلوبەرگەوە، بە شتنی ئامرازەکانی ناوماڵەوە و هەروەها بە دەرچوونە لە ناوماڵ بۆ سەرجادە. ئێمە زۆر جار هەستەکەین لە ناو جادەکانە تووشی خنکانە بین، بۆ ئەمەش دیسانەوە مەسلەیەکی گرنگە
تووشی خنکانە بین چونکە هەموو هاوڵاتیەک بە ئۆتۆمبیلێک دەرەچێ. ئەمە تا ئێستا لە شارەکانی کوردستانە مەسەلەی گواستنەوەی گشتی چارەسەر نەکراوە. ئەمە فاکتەرێکی گرنگە. دیسانەوە ئەگەڕێنەوە سەر مەسلەی وزای یعنی دیسان وزە بەکارهێنانە، بەڵام بەڕاستی جگەلەوەی کە کێشەی گواستنەوەی گشتی حل نەکراوە، کێشەیەکی ترمان هەیە کە بە شەقامێکت نییە بە ئاسایی بتوانی پیاسەیەکی تیا بکەی و شۆستەیەکی هەبێ و پارێزراوبی. زۆربەی کاتۆ لەژە مەترسی ئەوەی سارێک لێوە لە بەرەوەی شوێنە نیە یاخود لە ناو شۆستەکانە خۆی کێشەی سەوزاییمان هەیە، بەڵام ڕێک لە ناوڕاستە دارێکی وشکی سیسی خراپ ڕۆێنراوە کە شوێنی خۆی نیە بەڕاستی. شوێنی خۆی نیە. خۆی بەڕاستی لە دنیاە ئەمڕۆ لە دیزاینکردنی شارە لە نێوان جادەکان و لە نێوان باڵەخانەکان شوێنێک هەیە. ئەو شوێنە بۆ هەناسەدان کراون جگە لە شۆستەکە لە نێوان شۆستە و لە نێوان باڵەخانەکانە ئەبێ چەند مەترێک هەبێ، لە 2 مەتر لە 3 مەتر زیاتر بێت. ئەم شوێنانە بۆ هەناسەدانە، ئەبێ ئەم شوێنانە کۆنکریت نەبن، ئەبێ ئەم شوێنانە شوێنی سەوزایی بن و شوێنێک بن بۆ هەناسەدان، چونکە شار پێویستی بە هەناسەدانە. کۆنکریت ئەو کۆنکریتە کە دایئێنن گەرمیەکی زۆر ئەبەخشێ لە کاتێکە ئێمە تۆ ئەم گەڕینتەوە سەر خاڵێک ئەوەی بڵێم ئەوە تەنها بڕیاری سیاسی یان ئیداری نییە بەشداری ئەکا لە دروستبوونی هۆشیاری ژینگەییە، بەڵکو ئەندازیارێکی تەلارسازیشە بەشداریەکە لە دروستبوونی هۆشیاری ئێمەیە. چونکە کاتێک کە تەلارسازێک دێت، تەلارسازێکی مەدەنی مهندسی مەدەنی مەبەستم کە دێت شۆستەیەک دیزاینەکە یان جادەیەک یان باڵەخانەیەک دیزاینەکە، ئەبێ ئەو مەسەلە ژینگەیەکان لە بیرکردنەوەی ئەوە بن، بەشێک بن لە دیزاینکردنی ئەو پۆینتێکی زۆر بەڵام بەڕاستی بەداخەواڵێم ئێمە شارەکانمان بە گوێرەی هۆشیاری و دنیابینی و بە گوێرەی زانستی ژینگەی دیزاین نەکراون. ئێستا ئەتوانرێ چاک بکرێنەوە، بەڵام تا ئێستا ئەو بەشداریە زانستی و هەندەسیە ناکرێت کەوا ئەبێ بکرێت. هەر ئەوەیە کە بە درێژای ئەم زنجیرە پرۆگرامە ئێمە ئاماژە بەوایین کە پێویستە پرسی ژینگە بچێتە سێکتەرەکانی خوێندن و پەروەردە، میدیا و یاسا بە دەرەجەیەک، چونکە بەڕاستی هەموو مرۆڤێک لە ڕێگەی یاساوە ئەکرێ کۆنتڕۆڵ بکرێت کە چەند لادەریش بێ. کاک خەلید، ئێستا دیاردەیەکی سیر هەیە لە زۆربەی وڵاتانە دروستکردنی بارانی دەستکردە. ئەم ئاکتە چۆن هەڵەسەنگێنی؟ بارانی دەستکرد کارێکی ڕاستە؟ هەمان ئەو بارانەیە کە بەڕاستی زەوی پێویستێتی یان بە پێچاوانەوە ئەم بارانەش دیسانەوە لەسەر حسابی کەشوهەوا و بارانی ناوچەیەکی ترە؟ خۆی لە ساڵی 1968 کنگرەیەکی زانستی هەبوو، ناوی نووسەرەکەم لەبیر نەماوە، ناوی نووسەرێکی توێژەرێکی بواری داوداری ئەمریکی بواری فیزیا بوو، ئەڵێ هەر دەستکاریکردنیەکی سیستەمی سروشتی و بەرگە هەوا وەک ئەوایە وایە تۆ بۆمبێکی نەوەوی تەقینیتەوە لە ناو زەویە. بۆ چونکە ئەم سیستەمی زەویە، ئەم سیستەمە سروشتیە بەرگە هەوا تەمەنی ملیارها ساڵە کە تۆ دەستکاری بکرد، یانی تۆ بۆمبێکە تەقینیتەوە. ئەمەش دویتانەوە ڕاکردنە خۆشاردنەوەیە لە چارەسەر، چونکە چارەسەری سەرەکی ئەوەیە ڕێژەی بە دەردانی گازە گەرمکەرەوەکان کەم بکرێتەوە، نەک دەستبەرین بۆ چارەسەری دەستکرد. چارەسەری دەستکرد هیچ نامانگەینێتە دەرەنجامێکی ئەو تۆ، بەڵکو لەوانەیە ئێمە ناتوانین ئەو بارانەی کەس لە سەرەتای ئەم دو حەڵقەیە باسمان کرد کە بارانێکی نەرمە باران بۆ 3 ڕۆژ بەردەوامە بێ، ئێمە ناتوانین بە دەستکرد ئەم بارانە دروستکەینەوە. لەوانەیە بتوانین تاوە بارانێک دروستکەینەوە، بەڵام تاوە بارانەکە لەوانەیە ببێتە هۆی لافاوێ، لەوانەیە بە شێوەیەکی کاتی سوودێکی هەبێ کەنێ کەشی ناوچەکە ساڕکەیتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی نەخێر. ئێمە ناتوانین ئەو سیستەمە سروشتیە بگەڕینەوە بارانێک 3 ڕۆژ بەردەوام بێ خاک تێر ئاو بێ. ئەمە زۆر ئەگەڕێمەوە ئەڵێم دەستکاریکردنی بەرگە هەوا، دەستکاریکردنی سروشت، دەستکاریکردنی زەوی وەک تەقاندنەوەی بۆمبێکی ئەتۆمیە کە زیانەکەی زۆر زیاترە، زیانەکەی زۆرە لەسەر داهاتووینەوەکانی.
زۆر سپاس کا خالید، زۆر خۆشحاڵ بووم بە درێژەیەم زنجیرەیە لەگەڵ مابووی. هیوادارم توانی بێتمان خزمەتێکی بچووکمان بە ژینگەی کوردستان کردبێ و بە هاوڵاتیان کردبێ لە ڕێگەی تەماشاکردنی پرۆگرامەکەەوە. ئومێدەکەم هەمووان لە ژینگەیەکی تەندروست و زۆر باشدا هەم خۆیان بژین هەم نەوەکانیان بەخێوکەن. دەستی تۆش خۆش بێ بۆ هەموو پرسیارە جدیەکان، بۆ هەموو پرسیارە بنەڕەتیەکان و منیش هیوادارم ئەم پۆدکاستانە سوودیان هەبێت و بەشداری بکەن لە هۆشیاری گشتی خەڵکی کوردستانە. زۆر سپاس، خۆشحاڵ بووین. خۆشەویستان، کۆتاییمان بەم زنجیرەیە هێنا لەگەڵ بەڕێز خالید سلێمان. بەردەوام دەبین لە ژینگەی سبەی تا کاتێکی تر بەخواتان ئەسپێرم.